ئەو کاتان باش هەموو کاتێکتان شادی و خۆشی بێ. هەروەکو بینیمان دوێنێ کۆبوونەوەی لووتکەی ببورن قەتەر دەستی پێکرد ئەگەرچی ئەو کۆبوونەوەانە زۆربەی جاران ساڵانە ئەنجام ئەدرێن، بەڵام ئەم جارە تایبەت بوو لە دوای هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر قەتەر هات کە بارگای ڕەسمی بە تایبەتی پەیوەندیەکانی دەرەوەی حەماسی لە قەتەر کردە ئامانج لە دەوحە. ئەمە لە کاتێکدایە ئێمە دەزانین دەوحە شوێنێکی تایبەتی شوێنە تایبەتەکەی ئەوەیە کە گەورەترین بارگای سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەتەرە و نزیکەی 10,000 سەربازی پسپۆری لێیە. لە هەمان کاتدا کوشندەترین و گەورەترین تەکنۆلۆژیای سەربازی ئەمریکا لەوەیە و ئەمریکا لەوێوە نەوەکو بە تەنیا ئاسمانی قەتەر بەڵکو دەتوانێت ئاسمانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنتڕۆل بکە. ئیتر ئەو کۆبوونەوەیە لە دوای ئەوە هات، بەڵام تەماشا دەکەین کۆبوونەوەکە وەکو جاران جگە لە لە چەند قسەیەکی ڕوت و قوت جگە لە چەند هەڕەشەیەکی بێمانە، جگە لە ئیتر ناڕازی دەربڕینێک زیاتر هیچی دیکەی تێدا نەبوو. ئیتر چەند خاڵێک هەنا لێرەدا دەتوانین باسی بکەین، ئەویش ئەوەیە زۆربەی زۆری ئەو وڵاتانە باس لە ڕاگررتنی پەیوەندیە دیپلۆماسیەکانیان و تەنانەت درێیەکی دیکەشیان کرد، ئەویش ڕاگررتنی بازرگانیە. ئەمە لە کاتێکدا ئێمە دەبینین زۆربەی ئەو وڵاتانەی کە باس لە ڕاگررتنی بازرگانی لەگەڵ ئیسرائیل دەکەن هەر هەمویان درۆ دەکەن لە سەروی هەمووشیانەوە ئیمارات و بە تایبەتیش تورکیا. ئێمە دەزانین تورکیا بۆڕی ئۆکسجینی ئیسرائیل کە گرێبەستی تایبەتی لەگەڵ ئەزەربایجان هەیە و نەوت و غازەکەی لێ دەکرێ، ئەو نەوت و غازە لە ڕێگەی تورکیاوە بەڕێوە دەچێت. لە هەمان کاتدا بازرگانی 9 ملیاردی نێوان ئیسرائیل و تورکیا ئەگەرچی حکوومەت ئەوە 2 ساڵە بانگەشەی ئەوە دەکات کە ئەو بازرگانیان بە تەواوەتی ڕاگرتووە، بەڵام بە فرت و فێڵێک ئەو بازرگانیە ئەنجام دەدرێت. چۆن ئەنجام دەدرێت؟ لە ڕێگەی خەتی سێمینەوە ئەنجام دەدرێت، یعنی کەشتەکانیان دەبەنە شوێنێک لەو شوێنەدا ئیتر تەماشا دەکەین کەشتەکان یان ڕێڕەوی خۆیان دەگۆڕن و یانیش بارەکانیان دەخەنە ناو کەشتێکی دیکە و بەو شێوەیە دەگاتە ئیسرائیل. ئەوە پەیوەندی بە نەوت و غازی ئەزەربایجانەوە نییە، تەنانەت پەیوەندی بە کاڵاکانی تورکیاوە هەیە کە لە بۆ ئیسرائیل دەچن. ئیتر ئەمە بە قەبارەی 9 ملیارد مەزن دەکرێت. لە هەمان کاتدا نەوتی ئەزەربایجان و غازەکەی ئیتر ئەگەر لە بۆ ئیسرائیل نەچێ ئەوە ئیسرائیل لە ماوەی 2 حوتودا تووشی گەورەترین کێشە دەبێت، هیچ فڕۆکەیەکی ناتوانێت هەڵبستێ و لە هەمان کاتدا هەموو پیشەسازی و ئیندوستری سەربازی بە تایبەتی ڕادەوەستێ کە ڕانەوەستاوە هەتاوەکو ئێستا. ئەمە بەرچاوە پەیوەندی بە و نەوت و غازەی ئەزەربایجانەوە هەیە. سۆسیال میدیاکانی تورکیا چەندین جار وێنەی ئەویان بڵاو کردوتەوە کە بازرگانی بەردەوام دەکا، بەڵام بە فرت و فێڵ. کەچی ئەردۆغان لە بەرچاوی هەموو عەرەب لە بەرچاوی هەموو ئیسلام ئەو درێی دووبارە کردەوە کە 2 ساڵ و نیوێکە ئیتر بازرگانی لەگەڵ ئیسرائیل ڕاگرتووە و داوا دەکا خەڵکی دیکەش بازرگانی بکە. لە هەمان کاتدا ئەوانە باس لە ئەگەرچی نەبووتە بڕیار باس لە سیستەمێکی بەرگری هاوبەش دەکەن، بەڵام ئەمەشیان هەم درێیەکی زۆر گەورەیە و هەم شتێکی بێمانایە و بێکەڵکە. یعنی ئەتۆ لە بەرامبەر چێ شەڕ دەکەی؟ لە بەرامبەر ئیسرائیل شەڕ دەکەی کە بەشێکە لە سوپای ئەمریکا. ئیتر ئەمەشیان لەوێدا
باس کرا لە هەمان کاتدا باس لە پەیوەندی دیپلۆماسی ڕاگررتنی پەیوەندی دیپلۆماسی کرای باشە ئیسرائیل چ غەمیەتی ئەوە کەینە کێشەیە لە بۆ ئیسرائیل کە تۆ بتوانێت پەیوەندیە دیپلۆماسیەکانی لەگەڵ ڕابگری ئیسرائیل لە کاتێکدا لە قەتەڕیدا کە بە لە چوارچێوەی داخوازیەکەی دۆناڵد ترامپ بزوتنەوەی حەماس لەوێ کۆ دەبێتەوە لەو کاتەدا لێیدا یعنی بزوتنەوەی حەماس لەسەر داخوازی ئەمریکا بارەگاکەی لە قەتەڕە و لە نێوان بارەگای بزوتنەوەی حەماس و بارەگای سنتکۆم بە تەنیا بە ئۆتۆمبیل دەدەقەیە بە تەنیا دەدەقەیە ئەمریکیەکان هەم پێشتر لە بەرامبەر تالیباندا کە شەڕیان بوو لەگەڵ تالیبان هەم ئێستا لە بەرامبەر حەماس بەردەوام وڵاتی قەتەر وەکو خەتێکی دیپلۆماسی هەڵدەبژێرن و لە ڕێگای ئەوانەدا لە کاتی قەیرانەکاندا ئیتر لەسەر مێزە کۆدەبنەوە و دانیشتەکانیان ئەنجام ئەدەن واتە قەتەر دەرگای پشتەوەی ئەمریکایە بۆ پەیوەندیکردن لەگەڵ ئەو هێزە ئیسلامیانەی کە تاڕادەیەک ئەکرێ لە کۆنتترۆلی ئەمریکا دەربچن ویانیش لە دژی هاوپەیمانەکەی ئەمریکادا واتە ئیسرائیل جمو جۆڵێک بکەن بە تەنیا ڕۆلی قەتەر ئەوەیە بەڵام سەرباری ئەوەش ئیسرائیل لێیدا کەواتە ئیسرائیل لە دیپلۆماسیەتیدا ئەو کۆبوونەوەی قەتەر کە باس لە ڕاگررتنی پەیوەندی دیپلۆماسیەکان ویانیش گوشارە دیپلۆماسیەکان دەکا سوودی چیە بەڕاستی ئەمەش بێمانایە ئیتر دەمەوێت بە کورتی شتێک بڵێ لە مێژووی عەرەب و ئیسرائیلدا جگە لە مەلیک فەیساڵ هیچ کەسێک هەنگاوێکی کردداری هەتاوەکو ئێستا نەناوە یعنی لە ساڵی هەفتاکاندا کە ئێمە لە دایک نەببووین لەو کاتەدا تەماشا دەکەین مەلیک فەیساڵ هەنگاوێکینە ئەویش نەوتی لەسەر یعنی فرۆشتنی نەوتی ڕاگرت کاتێک فرۆشتنی نەوتی ڕاگرت ئیتر قەیرانێکی ئابووری زۆر گەورە دروست بوو و خۆر ئاوان ناچار بوون گوشار لەسەر ئیسرائیل بکەن بۆ ئەوەی لەگەڵ عەرەب لەسەر مەسەلەی فەڵەستین اتفاق بکە و ئەو اتفاقەش کرا تا ڕادەیەک بەڵام مەلیک فەیسەڵیش بەخۆی بوو بە قوربانی ئیتر لە ڕووداوێکی بزردا ئەتوانین بڵێن مەلیک فەیسەڵ شای سعودیە بوو بە قوربانی ئەمە خاڵێکە ئێستاکەش ئەگەر عەرەب بیهەوێ لە بەرامبەر ئیسرائیل شتێک بکە بە تەنیا ئەو خاڵەیە واتە ڕاگررتنی پترۆل بۆ ماوەی چی زۆر نا بۆ ماوەی یەک حوتو بۆ ماوەی یەک حوتو پترۆلەکەت ڕابگرە ئیتر هەموو جیهان دێتە بەرقاچت و ناچار دەبن ئیتر مەسەلەی فەڵەستین مەسەلەی کێشەی فەڵەستین و ئیسرائیلیش چارەسەر بکەن ئەمە یەک خاڵی دووەمین هەروەکو لە کۆبوونەوەی قەتەڕدا بینیمان ئەمانە ئایا لە بەرامبەر ئەمریکا هیچ هەڵوێستێکیان هەیە نەخێر نییانە هیچمان بینی نەخێر نییانە ئەگەر قسەی ئەملاو ئەولاش هەبێ ئەما جگە لە قسە لە ڕووی کردداریەوە ئەمانە شتێک دەکەن نەخێر ئایا ئەردۆغان لە بۆ ئەمریکا هەموو شتێک ناکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە قەفقاسیا بەڵێ ئایا بزوتنەوەی حەماس دەرگای لە بەرامبەر جەهەنەمی نەتەنیاهو نەکردەوە بەڵێ بەو هێڕشەی کە لە 7 ئۆکتۆبەردا ئەنجامیدا ئێمە باسنەوە ناکەین کە ئیسرائیل پێشتر کۆمەڵکوژی ویانیش پاکتاوی نەژادی ویانیش خەریکی گۆڕینی دیمۆگرافیا بوو خەریکی ئەوە بوو بە ساڵان بوو غەزەی کردبووە زیندانیەکی داخراوە بە تەنیا ئاسمانەکەی کراوە بوو ئەمە ئێمە باس لەوە ناکەین باس لەوە دەکەین ئەو هێڕشەی حەماس لە کاتێک داهات کە ئیسرائیل ئیتر لە بەرگریدا بوو نەوەکو لە هێڕش ئەمە وای کرد ئیسرائیل بکەویتە هێڕش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەردۆغان لە ناوچەی قەفقاسیا بە هەڕەشەکانی لەسەر ئەرمێنیای لە باوەشی رووسیا دەرهێنا و خستێنە و باوەشی خۆر ئاوە ئەردۆغان بە هەڕەشەکانی لەسەر یۆنانی والێ کرد ببێتە قەرەقۆلێک ببێتە گەورەترین سەربازگەی ئەمریکا
ئێستا کەش یەک لە یعنی لە دوای قەتەر گەورەترین سەربازگەی ئەمریکا لە یۆنانا قوبڕسیش بە هەمان شێوە ئیتر ئەردۆغان بە هەڕەشەکانی بۆ سەر کوردەکانی بەردەوام خستونەتە بەرەی ئەمریکا لە سووریادا وانە ئێمە دەزانین کە کوردەکان پێشتر پێشینەیەکی دیکەیان هەبووە ئیتر ئەمانە هەمویان نیشانمان ئەدەن کە وڵاتانی ئیسلامی ناوچەکە وڵاتە عەرەبیەکان نەوەکو لە بەرامبەر ئەردۆغاندا نقیان لێوەنایە بەڵکو و ڕێگا خۆش دەکەن لە بەرامبەر ئەمریکادا ڕێگای بۆ پاک دەکەنەوە بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگا بگرێت یعنی ئەمریکا کێشەیەکی لەگەڵ ئەمانە نییە ئەمانە بەتەنیا دۆلار دەخەنە گیرفانی دۆناڵد ترامپ ئیتر فڕۆکەکەی قەتەرمان بینی کە پێشکەشی دۆناڵد ترامپی کردووە ئەمەش تەنانەت یارمەتی نەدا بۆ ئەوەی قەتەر بپارێزی لە بەرامبەر ئیسرائیلدا ئەو هێڕشەی ئەم جارش ئەنجامدرا لە شوێنێکدا ئەنجامدرا کە بەبێ ئۆکەی ئەمریکا چۆلەکەیەکی ناتوانێت لە قەتەر بفڕێ ئەمە دیارە ئەمە نیشانمان ئەدا کە وڵاتانی عەرەبی دووچەکی گەورەیە لە دەستدایە وڵاتانی مسلمان و وڵاتانی عەرەبی دووچەکی گەوریان لە بەردەستدایە ئەویش ئەوەیە کە بەکاری بێنن یەک چەکی نەوتە دوو چەکی پەیوەندیەکان یانە لەگەڵ ئەمریکا لە جیاتی ئەوەی گوشار بکەن بۆ سەر ئەمریکادا ئەوان ڕێگا لە بۆ ئەمریکا زیاتر خۆش دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە خزمەتی سیاسەتی ئەمریکادانا دیسان لە لووتکەکەدا ئیتر گوتار و داخوازی زۆر بێمەعنا دەکرێن یەک لەوانە نەتەنیاهۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بربەستە لە بەرامبەر ئاشتی نەتەنیاهۆ جینۆساید دەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەتەنیاهۆ لە یەمەن دەدا نەتەنیاهۆ لە سووریا دەدا نەتەنیاهۆ لە غەزە 65,000 منداڵ و ژن و پیاوی کوشتووە نەتەنیاهۆ سەدان ڕۆژنامەنووس و دکتۆری لە غەزەدا کوشتووە یعنی ئەتۆ باسی ئاشتی دەکەیت پاشان باس لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەن باشە وڵاتانی عەرەبی 22 ئەگەر بەڵێ وڵاتانی مسلمان چەندن نزیکی 50 زیاترن وەنیا باشە کۆمەڵگەی نێودەوڵەتی چیان ئەوە دەکاتە 7 دەوڵەت زیاتر باشە تۆ 7 دەوڵەت بە کۆمەڵگای نێودەوڵەتی نەزانی ئەی چی بە کۆمەڵگای نێودەوڵەتی دەزانی بۆیە تەماشا دەکەین ئەو جۆرە کۆبوونەوەانە کە ئەوان ناویان لێنایە ئیتر وەڵامدانەوەی ئیسرائیل جگە لە کات کوشتن جگە لە مەسرەفێکی زۆری بێمەعنا و جگە لەوەی کە هیچ سوودێکی نابێ و بە هیچ شێوەیەک پیلانەکان و نەخشەکان و سیاسەتی ئیسرائیل لە ناوچەکەدا ناوەستێنێ ئەمە هەڵەیەکی ئەمە شتێکی زۆر زەقا و ئەو کۆبوونەوانە نابێ پەسنیان بدرێ بەڕاستی ئەو کۆبوونەوانە دەبێ ڕیسوا بکرێن دەبێت گاڵتەیان پێ بکرێن ئەمە زۆر گرنگە ئەمە لە بۆ کوردەکانیش زۆر گرنگە تەماشا دەکەین لە بەرەی ئیسلامیدا کوردەکان دەیان هەوێ کوردەکان بخەنە بەرەی قەتەر و ئێران و سعودیە و تورکیا کە ئەمە خۆی لە خۆیدا کارە ساتێکی بێشەرمانەیە ئەمە لە شەڕی ئەفریندا کاتێک شەڕێکی زۆر بێویژدانانە بوو زۆر بێ مرۆڤانە بوو زۆر بێ بەزەیانە بوو ئیتر بە هەزاران ژن و منداڵ دەرکران هەتاوەکو ئێستاش بەشێکی زۆریان نەگەڕاونەتەوە و ئەوانەی ئێستاکە دەگەڕێنەوە بنپێی دەسەڵاتی ئەحمەد شەرع لەوێ چەتەکان ئیتر بە ئارەزووی خۆیان باجیان لێدەستێنن سەرانیان لێدەستێنن ناتوانن وەکو پێویست ئەو کەسابەتەی کە دەیکەن ئیتر بەروبوومەکەی بەتەنیا بۆ خۆیان بیخۆن ئیتر دەچێتە جیرفانی چەتەکان ئەمە هەتاوەکو ئێستا لەبیر نەکراوە ئەوە زەقترین نمونەیە لە هەمان کاتدا گروپێکی دیکەمان هەیە ئەویش گروپێکی مارجیناڵە ئەویش گروپێکە لە حەقیقەت و لە ڕاستیەکان زۆر دوورە بەتەنیا خەون بۆ دەبینێت چۆن
کورد بتوانێت لەگەڵ ئیسرائیل پەیوەندی بکە. ئەوە لە کاتێکدا چەندین جار سەلمێنراوە، نیشاندراوە کە لە ڕووی زانستیەوە ئیسرائیل پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتن. پەیوەندیە دیپلۆماسیەکانی ئیسرائیل ئەگەر ناوی لێ بنێن پەیوەندی، ئەمە بەتەنیا لەگەڵ دەوڵەت دەیکا. پەیوەندی لەگەڵ ئاکتۆرە نادەوڵەتیەکانی ئیسرائیل بەتەنیا لەسەر بنەمای بەکارهێنانیانە وەکو جاسووس، هیچی دیکە نییە. یعنی بۆ نمونە تەماشا بکەین زەمینەی ئەوە هەیە کە ئیسرائیل پەیوەندی خۆش بکە لەگەڵ کوردەکاندا، بەڵێ لە عێراق و لە کوردستانی سووریادا زەمینەی ئەوە هەیە. بەڵام ئێوە بینیوتانە وەزارەتی خارجی ئیسرائیل ڕۆژێک بەڕسمی لێدوانێک بدە؟ نەخێر نییە، لێدوانێک نییە، هیچ لێدوانێک نییە. یعنی هەڕەشەی نەتەنیاهۆ هەیە، قسە هەیە، بەڵام لێدوانێکی ڕسمی کە بکەوێتە ناو پرۆتۆکۆل کە ببێ کە مرۆڤ بتوانێت وەکو بەڵگەیەکی دیپلۆماسی بەکاریبێنی نییە. ئیسرائیل ئاتا وەکو ئێستا پێشنیاری کردووە لە نەتەوە یەکگرتووەکان فلانە هەرێم وەکو فدرالی ویانیش وەکو خۆسەری ویانیش وەکو لامەرکەزی بناسرێ، نەخێر نیەتی. ئیسرائیل ئەم کوردانە دەیەوێ بەکاربێنێ و لە دواییدا بازرگانیان پێدەکا لەگەڵ دەوڵەت. کوردەکان هەتاوەکو دەوڵەت نەبن ناتوانن پەیوەندیەکی ڕێک و پێکی دیپلۆماسیان لەگەڵ ئیسرائیلدا هەبێ. ئەوە واتای ئەوە نییە ئەو هەڕەشانەی ئیسرائیل، ئەو گوشارانەی ئیسرائیل بۆ سەر وڵاتە ئیسلامیەکان، بۆ سەر وڵاتە عەرەبیەکان، بۆ سەر وڵاتە ناوچەیەکاندا لە ڕووی ئۆبجەکتیفیەوە هیچ سوودێکی بۆ کوردەکان نابێ. سوودی دەبێ، بەڵام کوردەکان دەبێ لەو چوارچێوێدا سیاسەتێکی عاقلانەیان هەبێ، یعنی خۆیان نەکەنە قەڵغان لە بۆ ئیسرائیل و ئەو کێشانەی کە هەیەە لەگەڵ دەوڵەتەکان، حتا با بڵێن لەگەڵ کۆمەڵگەکان کە من پێم وان نییە ئێمە کێشەمان لەگەڵ کۆمەڵگەکان هەبێ، ئێمە کێشەمان لەگەڵ دەوڵەتەکان هەیە. ئەو کێشەیە یعنی ئەو خەڵکەش بێتە سەری و ببن بە دوژمنی ئێمە کە کوردەکان پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە و یانیش ئاسانکاری لە بۆ ئیسرائیل دەکەن. یعنی هەردوو خەت کە لە ناو کوردەکاندا هەیە، خەتی دژە ئیسرائیلی و خەتی دژە ئیسرائیلی چەپی کۆمۆنیستی تندڕەوی دۆگماتیک و هەم خەتی ئیسلامی سیاسی، هەردوو خەتێکی زۆر زۆر هەڵن. لە هەمان کاتدا ئەو خەتەی کە لە ژێر ماسکەی لە ژێر پەردەی نەتەوایەتی ناسیۆنالیزمی کوردیدا دەیەوێ جۆرە پەیوەندیەکی ئاشکرا بکە، کوردەکان بکاتە قەڵغان لە بۆ ئیسرائیل و کوردەکان بگەینێتە ئاستی کۆمەڵکوژی، ئەمە لە هەمان کاتدا هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە، باجەکەشی زۆر زۆر گەورێ و چارەسەریشی وەکو بڵێن ئەستەمە. لە بۆ هەندێک دەبێت کوردەکان سیاسەتی تایبەت بە خۆیان هەبێ لە بینی هەر سێ خەتەکەدا لە ڕاستیدا بتوانن سیاسەتێکی ڕێک و پێکتر واقعیانە زانستیانە ئەنجام بدەن. ئەو ڕۆکە هەرویستم لەسەر کۆبوونەوەی لووتکەی ئیسلامی و عەرەبی تۆزێک قسە بکەم. لووتکەیە کە هەروەکو وتم جاری یەکەمین نییە، زۆر جار ئەنجام ئەدرێ، بەڵام ئەوە لە ناو شەقامی عەرەبی لەلایەن عەرەبەکاندا بەتەنیا وەکو گاڵتە جاڕیەک تەماشا دەکرێت. هەموو کاتێک ئەڵێن عەرەبەکان کۆبوونەوە بڕیاریاندا کە بڕیار نەدەن. کاتێکی خۆش، ڕێز و سڵاو، بەردەوام بن لە سوبسکرایبکردنی کەناڵی هیوا خۆشناو. هەتا بەرنامەی ئایندە، کاتێکی خۆش، ڕێز و سڵاو، هەر بژی.